جارێک پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام زوبەیری کوڕی عەوام کە کوڕی پووری خۆیەتی لە جۆگەلەیەک ئاوەوە بۆ زەرعاتەکەی خۆی لە ڕووبارێکەوە ئاوێ هێنا بۆ زەرعاتەکەی خۆی بە پێی قانونی ئەوانی شوا بووە کە هەر کەسێک طبعاً ئەرزی یەکەم تێراوە بێ ئەنجا چێتە سەر ئەرزی دووهەم. زوبەیری کوڕی عەوام لەگەڵ کابرایەکی تر کە لە تەنیشتی ئەوەوە ئەرزەی هەبوو نزاعێکیان بۆ بوو، هاتن لای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم جار کە زانی نزاعەکەیان وایە زوبەیریش کوڕی پووری خۆیەتی بۆ ئەوەی لە خزمەکەی خۆی شتێک کەم کاتەوە و یارمەتی ئەوی تری پێ بدە، فەرمووی زوبەیر کە دێراوەکانت ئاودا ئەو ئاوە بگرەوە بۆی بگا بە کابرای تراو سێشت. کەچی دوایی کابرا مسلمانیش طبعاً وەکو زەلەی لیسان وتی ئەی پێغەمبەری خوا ئەو حکومت بۆیە کرد لەبەرەوە کوڕی پووری خۆتە خاترت گرتووە، یعنی وەکو بڵێ عادل نەبووی لە حکومەکەتە. ئەوجا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام تووڕە بوو، پاشان فەرمووی بە زوبەیری کوڕی عەوام فەرمووی دێراوەکانی خۆت هەموو ئاو بدە ئەوجا با بڕوا بۆ کابرای دراوسێت. یعنی لە یەکەم جارە ویستی شتێک لە زوبەیر بگرێتەوە لە بەرەوەی خزمی خۆیەتی و ئەتوانێ ئەوەی بەسەرا بکە بۆی بیگەێنە بە کابرای دراوسەی، بەڵام کابرای دراوسەی بەو شێوەی بەو ئوسلوبە ناشیرینەوتی ئەی پێغەمبەری خوا تۆ لە بەرەوەی کوڕی پووری خۆتە خاترت گرتووە لایەنی ئەوت زیاتر گرتووە. ئەوەش طبعاً ئەگەر کابرا وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئەوە زەلەی لیسانیەتی، یعنی ئەوە زمانی وهێنایەتی پێشۆژنا لە ناخیا خۆی یەقینی هەیە کە ئەیناسین لەبەرەوە گەروانە بواە حکمی کوفری هەدرا بەسەر. مع العلم کابراش ئەهلی بەدر بوو هەروەکو کە ڕیوایەتەکانی بوخاری و مسلم و ئەوانی تریش جێڕاویانەتەوە. لە جاری دووەمە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەر هەمان حکمی خۆیدایە فەرمووی با جۆگەلەکانی تۆ تێراو ببن دێراوەکان پڕ ئاو ببن ئەوجا بڕوا بۆ یەکێکی تر. لەوانەیەکی بپرسێ چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە کاتێکا کە فەرمانی وا بووە یەکێک کە تووڕە بێ لا يقضي القاضي وهو غضبان، قاضیەک کە تووڕە بێ حکم دەرناکە ئەی چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو حکمەی دەرکردووە. ئەوەش ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام تووڕە بێ یان هێدی بێ حکمی شەرعی خوا بە هیچ شێوەیەک حکمی ئەو کە خۆی مەعسوومە حکمێکی نافیزە و عەدلە و زوڵمی تێدا نابێ. ئەوجا ئیمامی قورطوبی فەرمێ عبارتي شيء فرمي كل من اتهم رسول الله صلى الله عليه وسلم في الحكم فهو كافر. إنسان كافر ببوي أجر حكمي شيء بيغمبر عليه الصلاة والسلام رد كاتو ويطعن ليبداك قوايا أو حكمي شيء عادلانا نبوة. جاء بيغمبر عليه الصلاة والسلام فرمي والذي نفسي بيده لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به. سوێن بەو کەسەی کە جانی منی بەدەستە ئەو کەسەتان کە هەوا و هەوەسی خۆی و ئارەزوو ڕەغبەتەکانی خۆی شوێن کەوتووی من نەکرد بێ تابعی ئەو دینەی من نەبوو بێ ئیمانی نییە. یعنی ئینسانی مسلمانە بێ وەختی کە دێتە دایرەی ئیسلامەوە ئەم ئیسلامە چۆنی لێداوە ئەکا بەو شێوەیە وەربگرێ بۆەوەی بێ بە ساحەبی ئیمان. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. دعاء كإنسان طبعا معقول يشنير كبرين والله تنهى أم حكم علاقيه بخدي شخصي بيغمبره عليه الصلاة والسلام أجناء أبواء السنة كان إلغاب ابنه بلا معلومة أما يعني تسليم بون بحكم كتاب وسنة قرآن وحديث بيغمبر عليه الصلاة والسلام بويا هر وقت كتو اختلاف دبو لقل يشي ترات شوي تلا شخصي سيم شريعتي خواي تطبيق كرب سرتانا ضرورية أو شريعتي خواي پروردگارة وربقري بودا وري الرازي بي. ليرا نقطيكم بيركوتو برايك بيشتر سوالي چي ليه كردم وتي يچك برسيوتي دعاي اختلافاتك بوي حلي كان ملايك بوي حل كردوين دعاي قصيد بحكم ملاكوتوا من ليرا قمانم هربو أواتشت چونك كابرا أهل إسلامتي بويش نجر روشوي هيا قمانم بو أواتشت كقصيد مەلاکە خۆی وتبێ کە چۆنی حکم کردوون لە بینە ئایا گوێی لە هەردووکیان گرتووە یا شتێکی وها نەک جنێی بە حکمەکە خۆی داوێ ئەمما قسەی بە حکمە شەرعیەکە وتبێ ئینسان پێی کافرە بێ ئەگەر بێت و قسە بە حکمی ئیسلام خۆی بڵێ. یعنی ئەگەر قورطوبی ڕەحمەتی خوای لێ بێ کە فەرمێ ئەگەر حکمێکی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئیتیهام بکەین بەوەی کە عادل نییە پێی کافرە بین جنێودان بە شەریعەتەکەی بە تەکید ئینسان کافرەکە و